لەناو شارێکی پڕ لە چیرۆکی تراژیدی و ژیان، 13 گەنج چوونە سەر بازنە سوورەکەی تێدەکس تا دەنگ و چیرۆکەکانی گەنجانی هەڵەبجە چیتر بە لۆکاڵی نەمێننەوە، بەڵکو لە ڕێگەی پلاتفۆرمە جیهانیەکانی پرۆگرامی ناوداری ئەمریکی تێدەکسەوە ببیسترێن. ئێمە لە هەڵەبجە هەمیشە هەوڵمان ناوە کە هیوایەک بۆ گەنجان بگەڕێنینەوە. گەنجان هەن بین کە بە هەمان شێوەی ئەو سپیکەرانی کە ئێستا لێرە قساکەن کە 13 سپیکەرمان هەیە، ئەوانیش بتوانین چیرۆکی سەرکەوتنی خۆیان بە هەمان شێوە تۆمارکەن. بینار یەکێک لە دەنگە دیارەکانی تێدەکسی ئاشتی بوو لە هەڵەبجە، لەسەر سینیەک بنێشتی کوردی لە تەمەنی منداڵیەوە فرۆشتووە و ئێستا خاوەن کارگە و براندی خۆیەتی کە نزیکەی 40 گەنج ڕۆژانەکاری بۆ دەکەن. سەرەتای دەستپێکردنی من لە سینیەک بنێشتی زۆر بچکۆلەوە بوو کە هاوارم بۆ بەرەمەکەمە کردەوە بنێشتی کوردی هەڵەبجە، بەڵام بەردەوامی لە ئیشەکەمە دوای فەزلی خوای گەورە گیانمی بەم ڕۆژە کە ئێستا لە سینیەک بنێشتەوە خاوەنی 70 جۆر زیاتر بەرهەمی خۆماڵی ناو وڵاتی خۆمانی و لە یەک تا کەسەوە ئێستا ستافی دڵسۆزی 40 کەسیمان هەیە. ڕێکخراانی تێدەکس ئاشتی هەڵەبجە دەڵێن ئەمریکا سەرچاوی بەشێکی زۆر لەو داهێنانانەیە کە مرۆڤایەتی بەگشتی سوودی لێبینیون. لەژێر ڕێنمایەکانی ڕێکخراوی تێدی ئەمریکی تێدەکسی ئاشتیش لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. لە ڕاستی ئەو شانازیە دووسان ئەگەرێتەوە بۆ خودی ئەمریکیەکان، چونکە ئەوان خاوەنی بیرۆکەی تێت بوون. وەکو وتم ئەوانیان سلمان کە ڕاستە کێشە هەیە بەڵام دەواازی چارەسەریش هەیە و ئەکرێسە کۆکانی تێت بێن بەکاربێنین بۆ گوێگرتن لە ئەزمموی کەسانی سەرکەوتوو و بارز لە جیهانە کە ئەمانە سەر بە هیچ ناوەندێکی دەسەڵاتی سیاسیە ئابوووریە هێزێکی دیاریکراو نین. لە کاتی بەڕێوەچوونی چالاکیەکانی تێدەکسی ئاشتیدا بەشێک لە سپۆنسەرەکان ئامادەی خۆیان بۆ دەستگیرۆییکردنی گەنجانی هەڵەبجە لە بوارە جیاوازەکاندا دەربڕی. لە ڕێگەی ئەو مۆڵەتی کە وەرمان گرتووە پلاتفۆرمە تایبەتەکانی تێدەکس وەک پلاتفۆرمێکی جیهانی ڕێکخراوێکی جیهانی کە مۆڵەتمان لێ وەرگرتووە گرێبەستەکەمان وایە کە هەموو ئەم چیرۆکانە لە پلاتفۆرمەکانی ئەوانیش بڵاو بکرێتەوە، لە پلاتفۆرمەکانی ئەوانیش وەرگێڕێتە سەر زمانە جیهانیەکان. چیرۆکی قسەکەرەکانی تێدەکسی ئاشتی دەگۆڕێن بۆ براندێکی جیهانی کاتێک لەسەر سەکۆیەکی جیهانی تێدەکس دەنگ دەدەنەوە. ئەمەش ڕەنگە دوای مەراسیمەکە ئەو پرسیارە بورژێنێت دەبێت چەند گەنجی دیکە چاوەڕوان بن تا ئەوانیش ڕۆژێک بێنە سەر بازنەی سووری تێدەکس و باز لە خۆیان و چیرۆکەکانیان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.